خۆشی کەڵانەکەم گوڵم بە هەر نیگاویە مەوجی چاوە مەستە جوانەکەت دەچێتە ناو دڵم هەر بە گوێی دڵم گوێ دەگرمە گرفە گرفی شێعرە ئاگرینەکەت شێعرە ڕێک و پێکەکەی بە تاوتینەکەت هەر بە چاوی دڵ دەڕوانمە دیمەنی ئەوینەکەت تۆ ئەوینمی ڕێک و پێکترینە شعری تاکو ئێستا هەڵ نەبەستراوی ژینمی تۆ هەڵۆی خەیاڵی هەڵفڕینمی هەر دەکەومە سەر هەوا بە هەڵفڕینەکەت بە جاوزبەی ڕەوەندی تێپەڕینەکەت بە شعری باڵی چەندە ڕەنگی تاووسی خەیاڵ بە خوێندنەوەی سرودی مەرگی کۆرپەناوزەنینەکەت مەرگی کۆرپەناوزەنینەکەت لادە 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 لەسکە تەسکە کەسکەکەت بە ناوی خوای بەرز و بێهاوتا سڵاو هەزاران سڵاو پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویستی بەرنامەی کانگای ژیان ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە لە خزمەت ئێوە خۆشەویستان و ئازیزاندایە هاتووینە ئاوایی سەرگیز هەڵکەوتوو لە 15 کیلومتری شاری شنۆ سەر بە بەخشی نەڵۆز ئەو ساڵ واتە ساڵی 1396 هەتاوی لەو ئاواییە لە چێوەکانی بەری ڕۆژ ئاوایە سێڵاو هەستاوە و زۆرێک لە باغ و باغات و بەشێک لەو دێ لەژێر خۆی گرتۆ دەناو شوێنێکە لە پشسەری من دەیبینم پێشتر دیمەنێکی زۆر دڵڕفێن و جوانتری هەبوو ئێرە واتە گردی دنخە لە میراتی فەرەنگیدا سەبت کراوە کە بەداخەوە نەیارانی شوێنەوارە مێژوویەکان هاتوون و زۆربەی جێگاکانی ئێران داوەتەوە کە هیوادارم کاربەدەستان ئاوردانەوەیەکی باشی بەسەردا بدەنەوە لەگەڵمان بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی سەرگیز هەڵکەوتوو لە 15 کیلومتری شاری شنۆ ماڵە دامرێمی خۆشەویست یەکێک لە خاتونە بە ساڵاتچووەکانی ئاوایی سەرگیز هەر هاتی نەژورێ پێشەوەی کە بڕۆی نەژورێدا باسی ڕابردووی خۆیمان بۆ بکاوژیانی خۆی لە ئاوایی دیتمان کە خەریکی شەربەت سازکردنیە شەربەتی ئاڵوباڵوو بەڵە شەربەتی ئاڵوباڵوودا با سڵاو چاک خۆشێک لەگەڵ دامرێمی بکەین و دوا بۆمان باس کە بزانین شەربەتی ئاڵوباڵووی چۆن ساز دەکەن دامرێم گیان باشی شکر سلامەت سلامەت بی ئینشەڵڵا مەمنونم تەشەکر قوربانی تۆ دایە گیان سلامەت بی تەمەند چەندەدایە؟ وەڵا 6 ساڵ ماشەڵڵا تەمەند درێژ بی یا ڕەبی وەلەدی ئاواییدا وەلەدی ئێرەی نەخێر ناوەڵا وەلەدی شاماتیم کەنجی هاتوون ئێرە؟ وەڵا لە پێش ساڵی ڕێژیمی شاو میلەتیەوە قەدیم زۆر باشە دو باسی ڕابردوو خۆی لەگەڵ دەکەین جارە با باسی شەربەت سازکردنی ئاڵوباڵوومان بۆ بکە دایە گیان ئەو شەربەتە چۆن ساز دەکردرێ؟ ئێوارێ کوڕەکان ئاڵوباڵوویان ڕنیوە و هێناویانەتەوە ئەمە شتومانەتەوە دەگەڵ بووکەکان و وەسەرم ناوە وەکوڵی دێنم و ئەو جار لە دوایدا لە سوزمەی دەکەم و ئاوەکەی دەمەنجەڵێ دەکەم و شەکری تێ دەکەم و جا ئەو جار دەبێتە شەربەت ئەگە بوو بە شەربەت جاوزار تون دەبێ ئاوە کەنجوونێکی مناسب جا ئەو جار دێنین دەدەڵقانی دەکەین و بۆ خواردنەوەی دەیەخچاڵی دەنین ئەوە شەربەتەکە دا هەوڵەکێکەوە سرد نایچی ئاوشت لەگەڵ تێنا نەخێر هیچی تێ ناکەم فقط ئاوی خۆیەتی لە دوایەکەشدا شەکری تێ دەکەم و ئەگەر لە سوزمەم کرد و پاڵاوتم و جێبەجێ بوو شەکری تێ دەکەم و وەسەری دەنێم و دەیکوڵێنم دەی باشە دەبێت چەندە بکوڵە؟ وەڵا دەبی تەقریبەن نیو سەعات زیاتر بکوڵێ هەتا خەز دەبێت دێ هەتاوەکو جیوەی دەکا دەبی بکوڵێ ساکە جیوەی کرد زار دەیگوژێنینەوە ساردی دەکەین و دە و دەرقانەی وایە دەشوشەی دەکەین و دەیەخساڵی دەنێن بۆ خواردنی ئای نۆشی گیان بێت
جاودا خانم شربەتی ساز کردووە بۆ ماماغای و بۆ کوڕەکان و بۆ بووکەکان و بۆ نەوەکان وایە کات بەڵە فەرمایشتاری گەرمای هاوینێدا شەربەتێکی فێنک نۆشی جام بە قوربانت خدای ایمانیت داتێ ئەی دەست و چاو خۆش بێ ماماغا و نەوەکان و کوڕەکان و بووکەکانیش ماندوو نەبنەوە دۆستاوێ ڕەبی خدا و لێ ڕازی بێ زۆر مەمنونم تەشەکر بە قوربانت دا گاستان نێوایە نەخێر ناوەڵا گازمان هەر نەفتە بە پێوەی کێرە گازیشی نێستا لەو ماتۆر نەفتیان پێ دەڵێن بەڵێ ماتۆر نەفتیان پێ دەڵێن ماتۆری قەدیم ماتۆر نەفتی دڵمان نایە بە کەپسولی کارێ بکەین کەپسول هەر بەشی سەحاتێکی مەدەکە ئەوەی قەدی من ماوتانن بەڵێ ئی قەدی من ماونە ئەرێ وڵای ئی قەدیمی زەمانی شای زوو چاک دایسێ ئەرێ وڵای چاک دایسێن بە نەفتی و ناسووسی لێ دەدەین و دەرزی لێ دەدەین و نەقڵ و بەقلیشی زۆرە ئەما زەحمەتی دەگەڵ دەچێشین بەخوام پڕ نەقڵ و پڕ قسەن بژنی ئەلحانین هەروە بکەن و بە گازی چێشتەکەی لە پێشدانیان بە دەست و چاوت خۆش بێ دامرێم جانجا لەگەڵ دامرێمێ دەچین دادەنیشین باسی ڕابردووی خۆیمان بۆ بکە دەکەن باسی دنیای بۆ دەکەم دەست و چاوت خۆش بە فەرمو دامرێم جان فەرمو بەرهێوانەکەی ماڵە دامرێمی خۆشەویست و ئازیز ماماغاش هات لە کنمان دانیش هەڵبەتە ماماغا سەرماخوردەگیشی گرتۆ بەڵام بە زۆری مەهات و دانیشت و قەرارە چەند کەلیمەشمان قسە بۆ بکە بووکەکەی دامرێمش زەحمەتی کێشا شەربەتێکی فێنکی ئاڵوباڵوی بۆ هێناین دامرێمیش سو لێسکەکەی گۆڕی دەڵە خۆم جوان کردووی جوان کردووە دی ماشەڵڵا هەر جوانی مڕەویستگەن نەسووتێ بە قوربان خدا لێ ڕاز سلامەت بیدایەجان نەوەکانی دامرێمیش هاتوون لە لامان دانیشت و ماشەڵڵا لە گوڵە جوانانەی لاقیشی خڕکەوە دامرێم دەڵێ خدا پێت بێڵندای خدا لێ ڕازی بێ زۆر مەمنونم تەشەکر نۆکە سلامەت بی مەمنون چاوی منن دامرێم جان دا باسی ڕابردووی خۆتمان بۆ بکە فەرمووت تقریبان زەمانی ڕژیمی هاتووی ئێرە 56 ساڵ لەوەی پێش بەڵە بە قوربان دەمەرێ وەڵا زەمانی ڕێژیمی هاتوومەتە ئێرە ئەو دەمی ئەمە نانن دەکرد مەڕن هەبوو مەشکەن دەژان مەشکەی چرم بوو مەشکەی گاوەز بوو مەشکەن دەژان بەیانان هەڵدەستین دۆن دەکوڵاندەوە و کەشکن چادە کردو و پەنیرن چادە کردو و ڕۆنی کەرە و چوزانم ئەو هەر لەم قەلەمە زەمانی مە ئەوە بوو عیب نەبی دەچوین دەوەمان دەکرد و قەڵاغمان دادەنا و تەندورمان دادەنا بە خودای ئەوەندەش فەقیر بووین لێفەمان نەبوو بە پشتمان دادەین خەسوو خەزورم دەریان کردبووین ئەوە تاژ ئاغاکەم بە خداوەندی خدایە لێفە نەبوو بە پشتمان دادەین چون کەلەوایەکمان ئاوەدان کرد بە ڕەحمەت بێ دەگەڵ حاجی برایمی بۆیان چوومە بژارێ ئەو کەلەوایەمان کردە خانوو جا ئەو جارەکەینی ئەم بوومە قەرەواشی ماڵاغای ئەوە چاپەزی ماڵاغای بوو جا چوزانم بڵم چەندت دەردەسەری بۆ بجێڕمەوە ئەوە دەردەسەری ئەو دەمی هەتا ئەو ئەولادانم بە دنیا هاتوونەوە گاوانین کردووە و شوانین کردووە و فعلین بە خدای بە 15 قڕانم فعلەی کردووە بە 25 قڕان بە پێشت من بە 12 من هەتا بۆتە 20 من فعلەیم کردو زەمانی مە ئەوە بۆ معالم عالەمە مؤەسیری بەردەستی ئاغای بوو هیچ نەبوو بخۆن ناوەڵای شیرێژ ئاسایی نەبوو بخۆین دوایش کە وەختێکی ماڵە با مەڕدار بووین دەچوینە هەواری مەشکەن دەژان مەشکەی چەرم بوو مەشکەن دەژاند و پەنیرن دەگرت و کەشکن چادە کرد و کە ئەو تەشکیلاتە بووی دی ئەو دەمی ئەلعانیش وەڵای شکر لە سایە خودایەوە ئەلحەمدولیلای لە سایە خودایەوە شکر 5 بووکمەیە لە سایە خودایەوە پێنجم لەکن مێردینە بنەوە و نەتیجەوە شکر لە سایە ڕەحمەتی خودایەوە ئەلعان و عەزێکی زۆر چاکمانەیە خودایە من شکرانە بژێرم بە بەشی تۆ ڕەبی لێت بە زیاد بێ ئەمن قانەعم بەو بەشەی ئەوە زەمانی قەدیم الحەمدوللا ڕەبی هەروە باش بن ئینشەڵا خدا منداڵەکانت پێ بێڵە ماشەڵڵا دا بۆ خۆی هەر هەمووی باس کرد لە کاروبار و لە سەختەکە هەموو شتەکان خەلاص بوون هەموو شتێک کاروبار و زەحمەت و کوێرەوەری و دەردەسەری هەرچی کێشامانە ئەلحەمدولیلای لە سایە ڕەحمەتی خودایەوە ئەلحان حەساوینەتەوە ئەرێوەڵا خانم لە سایە خودایەوە ئەو دەمێگە کەس مێردیان دەکرد دەمان ڕۆڵە بڕۆن ڕەبی عاقیبەت و خێر بێ ئەمە شکر دوایین خێرە ئەلحەمدولیلای لە سایە خودایەوە
الحەمدولیلای دوایین خێرەشکر بووکی چاکمەیە کوڕی چاکمەیەنەوە هەچی ئەلحەمدولیلای ناژڵێن بە زمانی خۆم هەموو یەک وێ کاتونەتە دەرێ کچ و کوڕم نمونە الحەمدولله کاکتاریش ئەوە هەر جیرانی خۆشمان بوو ئەوی شەر برایە لە سایە ڕەحمەتی خوددایەوە ئەوە سەرگوژەستەی من خلاص بوو الحەمدولله لە باشی خۆتەوەی منداڵەکانەوە باش دی خوددا دەزانێ باشم ئەمە ئوستادی چاک بووم من ئوستادێکی زۆر چاک بووم ئوستادی دانیشگایە دەرەجەیەک ئوستاد بووم هەر بۆ جیرانەکانیشمان ئاریەوەڵە چۆن دایە گیان دابوومان وەڵی چۆن دەمکوتڕۆڵە مەچن دزیێمەکەن دەمکوتڕۆڵە قمارێمەکەن دەمکوتڕۆڵە تەماعدا ناموسی خەڵکی مەکەن دەمکوتڕۆڵە دەگەڵ جیرانی خۆ ئێکی ئێک بن برابن تەبابن مەسەلەن خزمەت بە جیرانی خۆت بکە شایان شینیان مردویان زیندویان هەموو شتێکی برابن بەرابەری ئەوە ئەلحەمدولیلای لە سایە خوددایە وەڵای شکر کوڕەکان هەموو یەکی یەکن ئەوە یەکمەوە نانەوای هەیە یەکمەوە مەعەلیمە لە شنوێ و ئەوەمەوە کە شاوەرزە و بەخوای دووشمەوە لە عێراقی ئەوە حاڵ و باڵی من حەق ڕەبی خوددا پێ لە سایە خوددایەوە هەمووی خانوبەرەی چاچیانەیە ماشێنیانەیە ژن و منداڵیانە هیچی بەرەڵاژ نینە ئەوە تا شوڕاشمانەوە لەکنە هیچی بەرەڵانی شکر هەمووی دەرەجەیەکن لە ئێرانی و لە عێراقی کچوونەوە خلاص بوو الحەمدولله ئیشەڵا خوددا پێت بێڵندایە گیانەوە نیشان دەدا ئێمەوە فەق بن ئەم گۆش سەرکەوتوو بوون قەدەم و لەسەر ئەو چاوانم ئەم گۆ هەر بە خێریان سەر چاوەکانم بە قوربانی چاوت بم دایە گیان سلامەت بی بابچینە لای ماماغا سەرما خوردەگەشی گرتووە خۆتیان بۆ بژێڕە داخانم نەجاتی هات مامەجان سەلام و عەلێک پێشەکەی دیسان داوای لێبواردن دەکەم کە سەرما خوردەگەیشتان گرتبوو 22 چەلام بە خێرێن سەرچاویم لەوێڕا قەدەم و لەسەر چاوی من چاوت خۆش بێ مامەجان سلامەت بی مامە خۆتان دەناسێنم زین چێتان پێ دەڵێن ئەمە ڕەسوڵە حوسێن نەژادم ساچینی سەرجیزین سەر بە شاری شنۆوەیە خەڵکی سەرجیزیم تەمەن و چەندە مامەجان 81 ساڵم ماشەڵڵا ماشەڵڵا یا ڕەبی تەمەن درێژ و لە ساغ بن ئیشەڵڵا لە چۆڕە هاتوونێرە لە دارە لە چێڕە لە دارە لە چێڕا دارەلەکی سەر بەم هابادێ سەر بەم هاباتێ لەوێڕە هاتوونەتە ئێرە چەند ساڵە هاتوون چوون لە سەربازیە بوومە گەڵ ماڵ هاتۆتە ئێرە 2 ساڵم لە سەربازی کردو هاتوومەتە ئێرە و 15 ڕۆژی هاتوومەتەوە سەربازەیە دەگەڵ ئەو خانمەی یەکترمان دیوە و بەڕێدا هاتوونە بە شەوی تاریک هاتوونەتە ئێرە لێرەش 3 مانگونی وان ئەویش پیاوی ئاغای بوو قەرەواشی ئاغای بوو ئاغای قەڵاتان حاجی کاکەحمەد دەگەڵ ئەلدەوی بۆ قەرەواشی هەموو شتێکی ئیوان بوو ئەمە هاتوونەتە ئێرە لێرە هاتوونە لێرە گیرساوینەوە ئەمە چوومەتە ماڵەغای و ئەوی شەر چووەتە ماڵەغای دانیزیکە نزیکەی 18 ساڵان 18 ساڵان ئەمە لەکن ئەو ئاغایی بوون دو خوداوەندی عالەمیان وای کرد ئەگە و ئاغایە ئەوانە دار بووین ئەگە ئەو ئاغایە پڵاوی لێدەنا خدایە بەوەی کەم نامرە هەناسەم دەچۆ ماڵە خوڵای خانەوادەشم نەبوو ئەگە بیخوا جابزانە ئەوە لەمان هێناوە ئەلحانیش خوداوەندی عالەمیان بەسەری داڕشتومە هەین لەو ماڵەغای هین ئەمین بووم ئینی ئینتهای نێتێ ئەلحان لەو ڕێ ڕادەزانم ئەو خدا ئەو ڕسقەی بەنسیب کردومە وەڵا ئەلحان باوەڕکە بڵم ملیارن هەیە ئەوەش لە خوڵایدا تەڵەب دەکەم لە خوڵای دەزانم ئەنگۆش لەوێ ڕا بەخێرن سەر هەرتک چاوی من قەدەم و لەسەر چاوی من زۆر خۆشحاڵم بە دیدەنێش و بە قەدەم هێنان و
بابم نسرین دانیشە و تێر تێر بەگێرین ماڵکاوێ کوڕێیان بمێریە بێهودە لێ چیان کردین ماڵکاوێ کوڕێیان بمێریە و بێهودە لێ چیان کردین چاوێ دەستێ ئێرەی ڕۆژەیە دەگەڵمانی جێداگەڕێن برینە عەلم دەرمان کەیە بەدەستی لەیل و پارەیە برینانمە دەرمان کەنێ جوانێ بەبایاستێنی دوو پارەیە تەگماڵێ بە منە سرین دانیشتە تێر تێر بەگێرین ماڵکاوە لێ کوڕێیان بمێرەیە بێودە لێ چیان کردین ماڵکاوە لێ کوڕێیان بمێرێجان بێودە لێ چیان کردین بۆ دڵم کەمە کەمەیە بەندیت لەکایەم زۆر کەمەیە بۆ دڵم کەمە کەمەیە بەندیت لەکایەم زۆر کەمەیە ماشەڵڵا و هەواکەی چاک گرم کردووە لەگەڵ کاکایلی خۆشەوی سوازی ساتوینەیەکێک لە باغەکانی قەراغ ئاوایی چەندانە دارەجۆزی بڕک بە تەمەنیشی لێ لەژێر سەبەری دارەجۆزان دانیشتین و توێژێک لەگەڵ کاکایلی پێک بێنین کاکایلی جان سڵاو لێبێ مەمنونم زۆر بەخێرە نەنگۆش تا میکروفۆنەکە بم بێم بۆتان ڕادەگرم پێشەچی سپاس و دەکەین کە سەدا و سیمبە هاتووە و زەحمەتە و کێشاوە هاتوون تێبوێرە و ئاوای سەرگیزی بەسەر دەکەنەوە زۆر و لێ مەمنونین و دەستونێشێ ڕێزن کاکەی جان سڵامەت بی خۆتان دەناسێنن بەڵێ وەڵا من حەلی یاسەمیمە کوڕی فەرامەرزی خەڵکی سەرگیزیمە وەلە دێو ئاواییان کارێ وەڵا وەلە دێو ئاواییمە باو باپیری شۆر خەڵکیێرە بوون بەڵێ بابم بە وەلی باپیرم نا باپیرم خەڵکیێرە نەبووە وەلی بابم خەڵکیێرە بۆ لێرەش فەوت کردووە خدا لێ خۆش بێ عەرەبی تەمەن و چەندە کاکایلیجیان وەڵی ئەمن تەمەنم دا سزیلدا متەول 51م وەلی بە قسەی دایک و بابمان ئەمن دەمە 45 ینی ڕەفیقەکانم کاوانێک کە ڕەفیقیم بوون و دەگەڵە من بوونا متەولدیان 45 کە 45 بۆ خۆ 51 ساڵن ئەرێ وڵات تەمەن درێژ بن یا ڕەبی قەلب و ساغ مەمنون خدا سەلامەت خەریک بە چ کارێکن کاکایلی بۆ خدای ئەمن هەر لە ئەوڵی کارێەوە هەر لێرە بە کەشاوەرزی مەشغوڵ بووینە و هەر کەشاوەرزم لەگەڵ بابم وان کردو و هەر لە چکۆلەیەوە هەرە جوورم وە هەتا عانەکارە هەربوو ساغ بە یا ڕەبی کاکایلی بوومان باز دەکەم زین کشت و کاڵ لە قەدیمدا بە چ شێوەیەک بەڕێوە دەچوو لەو ناوچەی کشت و کاڵ زیاتر دەکرایە باغ و باغات و ئاژەڵداری بە خودای نەوەڵا باغ و باغات زۆر کەم بوو دەنکە بە خودای لەو سەرگیزەی لەوانەیە باغەک دوو باغ ئەو جوورە هەبوون ئەوان ژەڵان کە مەسەن بوون 51 ساڵ 50 ساڵ وەلی ئەلعانەکانە ئەو زەمانیمە کە دەمان کرد بە خودای توتن زۆر دەکرا لێرە باقلە زۆر دەکرا ئەو لوبیا سوورە وردەکە ئەوانە زۆر دەکران زۆریش باش بوون وڵی توتن هەتاوەی وەختەوەڵم دەگەیشتە سەری سواری بەرهەمی زۆر بەنێوبانگێرە چ بوو توتن دەگەیشتە سەری سواری ئەوەژی استلاحێکە لێرە بەڵێ فقط وڵی زۆرتر توتن دەکرا زۆرتر لێر توتن دەکرا چەوەندەریش دەکرا وەلی چەوەندەر بۆ عەدەینە بوو باش بوو چەوەندەریش باش بوو بەڵام دوایوی باقلە زۆر دەکرا دوایویش دیدی جەماعات کە بەئیسلا پێشڕەفتەتر بوون و هاتنی وەڵا دەستیان بە باخچەقانیە کرد و بەخۆی ئەلعانەکانە جێنەماوە ینی لەو سەرگیزەی مەلعان ئەگەر بگەڕێی لەوانەیە 2 ئیکتار و نیوەک ئەگەر زمینی خاڵی ماوێ دەنا باقیماندا هەمووی باغی سێوە و هیچی کە بەخۆی فقط باقی سێومان زۆرە فەرمووتانە وەڵین باغەکان 50 ساڵەوەی پێش لێدران باغی چێ بوون کاکە بەخوای باغی کاکەمزەی سەرگیزی لێرە لەوانەیە 51 ساڵ بێ 52 ساڵ 51 ساڵ ئەوەندە دەبێت خوێی باغی ماڵە کاکەمزەیە گۆشتزانیتان کە لێرە دەتوانم باغی چاکڕەعمەل ئەرێ وڵادی دوایوی کە بەسە قەدیمیەکان کە لەمە قەدیمی تر ئەوان دەستیان پێکرد ئیدی دوای وانش ئەمە دەستمان پێکرد ئەم لە باغ و باغاتێکی زۆر خۆش و کە منتیقی شنوێە هەر کولە ناوای لێ هاتووە نەک مەسەن سەرگیز وەلی سەرگیز زۆرتر لە عەمودیاتەکان زۆرتر باغی هەیە الحەمدوللیلا ناوچەیەکی زۆر کوێستانی خۆشە و گڵ و خۆڵێکی زۆر باشیشی هەیە وڵا زمینی زۆر چاچیە ینی بەخوای زمینەکەی ئەگەر بە ئیسلا باغ دەچەقێ بە ئەجەلەی 4 ساڵان یانی لەسەر 4 ساڵی 100% سێی پێوەیە شاد لە سێش پێوە بێ لە خدای بەزارەی و لە پێنجەی و هەتا دەیەی باغ بە ئیجارە دەچێت
خدای بەزیاد بێ یاڕەبی. ئاژەڵداری چی کاکە لە قەدیمەوە تا ئێستا چۆن دەکرا؟ لێرە لەو منتیقەی ماژەڵداری زۆر کەم بوو، ینی بەیسلا ڕەشەوڵاغی خۆمان هەبوون وەلی ئێمە لە سەرگیزی بەخوای مەڕدارمان لەوانەیە 2 ماڵ 3 ماڵمان هەبوون بەیسلا و ماڵە قەدیمەکان. ئەلعان هەر نیمانە هەر مەڕدارمان لێرە نییە، فقط ڕەشەوڵاغمانەیە. ڕەشەوڵاغیەوەی زۆر کەم ماڵی وامسەن 2 مانگە هەیە، نەهاتەکەی لەوانەیە 5 مانگیان هەبێ، ئەوی زۆری کابێ دەنا نییە. یان پێداویستەکانی خۆتان وەکو شیر و ماسوشی باشەر دەکڕنی دی؟ بەڵێ بە خودای ئەرێ وەڵی زۆر ماڵ وەڵایم لە ئابوو خۆم خدایی جیرانەکان ماڵیان ناوەدان بێ زۆر باشن. ئەمن هەربوو خۆم لە قەدیمە وڵاغم ڕانەگرتووە، ینی کاودەمی جودا بوومەوە لە بابم یانی لە کاکەم هەڵبەتە بامان کە فەوت کرد بوو لە بابم لە براکەم کە جودا بوومەوە ماڵاتم ڕاگرت بوو. وەڵی ماڵاتەکەم قەزان وای لێهات هەر ساڵێک کە بەیسلا بە قەدیمی خۆمان دەڵێن بەری داویشت دوایە کابانی نەدەهێشت ئەو جوریان لیات بخوای وڵاغەکانیش پرسی مەلام کرد کوتی دەرکی کەت بگۆڕە ئەمش هەتاوەی خانوبەرەکەشم هەرگۆڕی بازم هەر بۆم نهات بەخوای هەتاوەی مریشکی ڕدەگرم مریشکەکەم دەمرێ ینی قازم ڕاگرتووە قازی من باوەڕ کە 20 دانی قازم ڕاگرت بوو ڕۆژێکی کە هەستامەوە چوو زیاد لە هەموو جێگاشێ و قازانەی من چوو نەسەر زبڵێ دەرمان کە ڕۆکرابوو نازامیدی بەیسلا ژن ڕوان کردبوو ئی دەرمان مشکی بوو ڕۆکرابوون هەمویان مردن ینی ئەلعانەکانە مریشکەکشم نییە یەکشیشم ڕانەگرتووە هەر بە باغ و باغات و زەوی زارەکەتان ڕاوی زەوێکەشم وڵای بە زیاد ئیکتارێکم زەمین هەیە لە خوڵای بە زیاد بێ وڵای زۆری پێرازیمە و قانەعم لەسەری ئۆی ئەماوان ئەی کاچ خۆم واوە من دەلێم کرەوەی ماڵوێران تۆ غەم مەخۆ کار بە غەمان پێکەڵ نایە ئاگەرە تو بەوەی لە مرازی دەبی وەی ماڵوێران ئەمنەوە کە برە چکۆلەکت بۆ چا دەکەم لە داری لە دار فندقی هەڵاشی دەکەم بە ڕەشەڕیعانێ ناوەڵامان ڕەنجی دەکەم بە کلێ خوڕەبانی دەکەم بە فیلمێسی دەلێواڵێ ئۆی 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 یارم بە بەژناوێ و هۆی ئای ئەماوان ئەی کاچ خۆم ئاوە من دەلێم کوورەوەی ماڵوێران تۆ غەم مەخۆ کار بە غەمان پێکەڵ نایە ئەتوو بنێرەکەنە و دایک و باوکەڕی سنێدا سنێ من ئەگە بە ماڵی دنیای دای چاک دەنا لە دەمە سەندی سیامەڵێنێ بەو چ لەی دستانێ سوکە لە کۆ دەگر لەگەڵ دەکەم بۆ لای وەزیرەکەی ماڵ لە بەغدایە ئەگەر ئەوانش مەسڵەتیان بۆ نەکردین ئەماغا سەرپەتی خان لە سەقزبانەی ئای ئای یار لەم بە بەژناوی و ئای هەردەمەرێدەم دەی کاڵێ گیانەرێدەم بۆ وات لێگرانە لەیلا کاڵێ گیانەرێدەم هونەر لە ناو کوردەواریدا هەمیشە زیندویە ئەو پەیکەرانەی کە دابینن لە دار تاشراون دەسرەنجی کاکە ڕەحمانی خۆشەویست و ئازیزن. کاکە ڕەحمان کوڕی مامە ڕەسوویە، مامە ڕەسوو بۆی باز دەکردن کە کوڕێکم هەیە وشتیاوە ساز دەکاوە لاولا کاکەش لە شنۆیە بوو ئێستا هاتەوە لە خزمەتیاندا و توێژێک پێک دێنین بزانین چۆن و لە کەنجێوە دەستیان کردەوە باو کارە. کاکە ڕەحمان جان سڵاو لێبێ. شکر مەمنون سپاست دەکەین یاخوا بەخێرن قەدەم ڕەنجە و فەرمۆ زۆر باند کاکە جان سلامت بی زیاتر خۆتان دەناسێنن. ناوم ڕەحمانە و شۆرەتم تاڕوم و خەڵکی ئاوایی سەرگیزین. تەمەن و چەندە کاکە ڕەحمان جان؟ تەمەنم نزیک 6 ساڵە. ماشەڵڵا تەمەن درێژ بن لە ساغ بن یا ڕەبی. خەریک بە چ کارەکەن کاکە ڕەحمان؟ وەڵا وردە کەشاوەرزی. کار بوو ساغ بە یا ڕەبی. چەند منداڵ و هەیە؟
5 مناڵمانەیە دا پێتان بێڵن ئینشەڵا زەماوەندیان کردو یا لەلاتان ماوە وەڵاهی یەکی چکۆڵوکەمان ماوە دەناوی دیکە هەموو ژنیانێ ناوە میردیان کردو چوونەتە ماڵی بەخت را و دامەزرا بوونە خدا پێتان بێڵن هەر بەختەوەر بن یا ڕەبی کاکە ڕەحمان بۆمان باس بکەن بزانین ئەوانەتان چۆن ساز کردو ئەسەن لە کەنجەوە دەستان پێ کردو بە سازکردنی ئەو جۆرە پەیکەرەیە ئەوە تقریبەن لە ساڵی شێستەکانڕ هەستێک بوواتە دەروونم دەستم کرد بە چاکردنی ئەوانە بە چاکردنی ئەوانە بە شەقۆی و کارتیغێکی دارێ و یەک دوو مغاری معمولی دەستم پێ کرد بە چاکردنی وانە ئەوە ئەسڵدا زۆر بوون مەجموعەشی زۆر بوون وەلی دۆست و خزم و ئاشناوانە هاتن بنیانوانش کە ماون منداڵان هیندیان لە ئەرزیداوانمە کەل و کۆم کردوونە دندوک مندووکیان شکاوە و چێرەی واخی خۆیان لەدەستداوم تاسفانە پێویستە ئاماژە بکەم کە کاکە ڕەحمان بە کەمترین ئیمکانات و کەمترین کەرەسەی ممکنە و کارانە دەکات نەبووە چەقوی دەستی و دووسێ مغاری معمولی و کارتیقەشکی دارێ کەوای دێوە تەنها بۆندێ و کارم کردووە کاکە هەوڵ شتێک کە سازتان کردووە بیرتان دێتەوە چ بوو هەوڵشە دەگەل لە کاری هوەری بپرسین لە کۆنەوە هەتا ئێستا لە دەورانی مناڵێ وەڵای زۆرم شت چاکردەوە بیرم نیان لە ئەو زەمان کە من لە مەدرسەی تەدریسم دەکرد لە هوەرێ هەمیشە ئەوەڵ بووم واشە بوو کە لە کانونی فەرهەنگی کودەکان و نەوجەوانانی ئوستانی ڕا جایزەهایەکمان بدەنەوە یەک دوو زاریشان پێشنهاد کرد بن بەڵام دایک و بابم دڵیان نهات بەڕێمکەن بچم وە دوایە و شۆنی بکەوم بە هەر حاڵ قبوڵیان نەکرد پێیان خۆشم نەمتوانی بچم نەچم چون مناڵ بوو ئاسەوارەکەتان دەناردیدی ئەڕێ وەڵا ئەرەڵا ساوارەکەمان دەنارە و دەمی مەسەلەی جائیزەی هەر تەشویقیەوە بوو شتێکی دیکە دەگۆڕەدا نەبوو ئەرلا زۆرشتم چادەکرد لە کاری هوەری نەقاشیم زۆر قەوی بوو لە نەقاشیش گرێم نەبوو لە کاری هوەری دەستی گرێم نەبوو لە کاری هوەری دەستی لە قوڕێشتی زۆر حەزەمەتم چادەکرد نمونەیان ڕۆژێکی مراوێکم چاکرد لە قوڕێ چوم لە تووکەکانی کە دایکم وان هەڵیان ڕنەی بووە هەڵیان گەپوو لە تۆربەیەکیدا ڕۆم کردن تەواوی تووکەکەشم هەموو دەرێنان ینی مراوێکی واقعیم هێنادانا سەر حەرزی ئیدی هەر سیدێدی تعجبی دەکرد پێیوا بووە داخوا شتێکی زیندوە لەوێ هەڵنیشتووە ئەوانم هەبووە ڕابردوو دواییژی دی کە وردە تەمەند چۆ سەرێ و نەبوو تەسیل مەحسیلیش خڕبەوە نەبوو ئەوجار لە ساڵەکانی شەستەکاندا هەستێکم هەستا کوتم با لە سەردارێ بتوانم شتایەکی چاکەم وەڵا دەستم کرد بە چاکنێوانە دەوانە زۆر بوون تاسفانە دۆست و ئاشناوانە هاتم بردان زۆریان بردون نەماون ئەو سێ چواردەن کەماون قوڕ و کاغەز و دار و هیچ شتێک بەرکەینگۆی نەدەگرێت ناوەڵا نەوەڵا هیچ شتێک بەرگیانی هەرچی ڕای دەستمات باش شتێکم لە چا دەکرد کاکە هیچ بیرەوەرێکی تایبەت و لەو سازکردنی ئەو شتانە هەیە فەرموتان لە منداڵەوە هەر لە کارە هوەریانەدا بوونە بەڵێ ڕۆژێکیان قفڵێکم خەرا کرد دیتم فەنەرێکی زۆر قەوی تێداە فەنەرەکە یەکجار زۆر قەوی وەر فکرم لێ کردەوە کوتم ئەو فەنەرە پێم وابی جوابی زۆر شتی من دەداتەوە ئەویش پێم وابی دووسێ ئەفتانم ڕاگرت دوای دووسێ ئەفتان جاوزار هێنام تفەنگێکم چا کرد و لە دارێ تفەنگێکم لە دارێ چا کرد و لە وەسەتی چەکانندەی بە ئیسلا قسمەتی پەلاپیتکەوە ئەوانەی فەنەری قفڵەکەم تێنا لوولەکێشم لە کاغەزێکی مەخصوص بووە چا کرد و گولەکانم لە داری باریک چا کرد و نوکی گولەدارەکانیش دەرزیم تێدەکرد جا ئەندازەی نیو سانتینی دەرزەکەش نوکی دەهاتە دەرێ و ئیدی بە هەر ئاڵ ئەو دەمی مێشومەگە زۆر بوو لە ماڵ ئەو دەی متبەخە بوو زیاتر تیژاو بوو ئەوە ماز بوو ئەوە شیر بوو یار مێشومەگەز هەر هەدەفرێت گرمەی دەهات ئەمیش دەنیشتن و لیان چە لە چۆنم بەو تفەنگی لە هەر مێشەکەم دەدا بە دیوارەکەیەوە دەسەسپی تەکای دەخوای گولەکە خدا ڕحمی کردووە لە مێش زۆر نەماوە کاکە ڕەحمان بڕکەم حوسەلە بۆ دەڵە زۆر ساز ناکەم دەڵا بۆ چما هیچ شتێکی لە وڵاتی دێ کاکە ڕەحمان گیان بۆمان باس بکەم زانینەوانە لە چ دارێکی سازکراون ئەوە قۆنداغی تفەنگێکی بووی برادەرێکی بوشکا بووە نا قۆنداکە من بۆ چاکرە قۆنداغش ئیزافی بی ما لە ماڵە من دوای وی کە تفەنگەکەم تاویل داوە قۆنداکەی بردەوە
ئەمیش ئەو دوو دەحبانە کە ئەوەیان قورینگێکە و ئەوەشیان مراوێکە بوون متاسفانە منداڵان کەلەکەیان پەڕاندووە ئەو دوو سێکەم لێ دەرێنا دەنگی قورینگان دێ لە هەوار سیرێنەوە گۆرەش دەڵەکەکە ناوەڵە ماشەڵڵا هونەری لێ نابێت وەڵایدا هونەر ئەو جودایەوە لێ هونەرم نییە متاسفانە ماشەڵڵا بۆ دەست و پەنجە ڕەنگینەی لە قۆنداغی تفەنگێکی بزان چ شتێک سازکراوە بەدەوە وەک بخوان فەرمیان منداڵ شکاندووشیانە دەناسن شتێکی دیکەش بە کاکە تفەنگیش و ساز دەکرد تفەنگ زۆر بەیسلاکە ڕستەیەکی جوان بوو بە تایبەت بۆ منداڵن کە قماریان پێدەکرد من تقریبا ساڵێکی تفەنگێکم چاکرد کەلاشێکم چاکرد بۆ کوڕەکەم جا لە کەلاشی معمولی شتێک چووکەتر بوو وەلی هەموو شتێکی ڕێک و پێک بوو هەتا قۆنداڵکەی تاشوێ بوو هەتا خەشا بوو سەرشانەوە و ئەوانەی هەموو هەبوو وەک ڕاستی نانگرتی جا کەڵاش چینێکی ژیرا لە ژوورێ لە پەنجەرەدا بوو ئەویش لوولەکەی لە پەنجەرەی دیار بوو نیرۆک بوێ داتن ڕابردن لە کوچێ ڕادیتیان وڵاتن بێگەڕانەوە ماڵێ و بە پۆتینەوە و شتێکەوە سەرگەڕان و هاتنە ژێڵات چوون لە پشتەوە ڕۆی بوونە دەریان چێشا سووک هاتە دەرێ کتیانەوە سووکەوە بووە کوتم با بە دارەدار بە قورباندارە کوڕۆدارە ئەوجار با بە کووەوە چاکراوە چلۆنەوە چاکراوە بۆ شێوازەی کووت چاکردەوە کوتمەوە چاکراوەی برادر شێ چاکی کردو بۆ خۆم ئەوجار لە شەرمانیان دەزانین چ بکەن کە بەڵە دارێک بوو وەدەستیان کەوتووە لە زیاتهۆی کە ئەسڵەکە بێ ئای دەست و چاو خۆش بێ ئەوەیە شت سازکردن بەڕاستی بەدەڵ و ئەسلی لێکتر تەشخیز نەدەی کاکەشە لەو ماوەی و چەند ساڵە داشتانێک کە ساستان کردو بە تایبەت لە دەستکردەکانی داری کە بەڕاستی شتێکی سەختیشەوە بە پێوەی کە ئیمکاناتی شوکەم بووە لە بیرمە لە شتێک کە تا ئێستا لە بیرتان مابێتەوە جوانترین شت بەڕای خۆتان چ بۆ وەڵی هەبوون زۆر بوون شتەکانم متاسفانە دۆست و ئاشنا بردیان وەلی ئەوەی لە هەمووان خۆشەویستتر و لەلام بە نرختر بوو گۆچانێک بوو نەتان ماوەێستا نەماوە گۆچانە یەکێک دان بە یەکێک لە مەسوولەکانی دەوڵەتی بلاخەرە ڕۆی بە هەدیە ڕۆیی وەلی زۆرم خۆش دەویست چۆن بوو کاکە ئەو گۆچانە پێک کات بوو لە 4 قەت حەداران لە دارجێوژی لە دارکەوتی لە چوبڕووسی واتە پایەی ئەوەڵەی دارجێوش بوو وەسەتەکەی دارکەوتەکی ڕەش بوو قفکەکەی ماسێک بوو بەڵامی دی تەواوی حەکاکی کرابوو خودی پای ئەوەڵێ هەتاسەرێ هەموو گوڵکاری کرابوو هەموو گوڵی ڕۆژ بوون هەموو بەرزستا وەسەتی هەموو گوڵەکان حەقیقەتی سووری تێدا بوو بینی ئەو گوڵی هەتا ئەو گوڵی هێشۆکی ترێ بە موروی زەردی تێدا بوو ماسێکە چوبڕووسی بوو چوبڕوسێکی سپی پولۆکەکانی ماسەکەی لە دارکەوتی ڕەش بوون هەموو پولۆکەکانی چاویشی دوودانە سەنگی قیمەتی بوونیانی دوودانە موری زۆر قیمەتی بوو تێ بەردوشتی قەدیم بوو کاکە موورو بەردی قەدیمش لە وڵاتی نەیەشمەمیان لەسەر لاویش چوم لە پیرێژنەیەکی پیر مەستان دەمزانی هەیەتی ئەو دوانم هێنا زۆر جوان بوون ئەرێڵا سوشاو خۆش بێ عەرەبی کاکە قەت هەولو نەداوە پێشانگایەک شتێک لەو دەستکردانی خۆتان دابنێ بە خودای ئەوسەلەی دەویست و ماشەڵانگو کارەکەتان هەردەکردوەوەی کە ئاوە ساسکران پێشانگایەک شتێکی نامە من چاکردووە دەتەی ساڵێکیدا ساڵێکی ژنا ئەگە دەستم کرد بە چاکردنی وەی هەویستپام ئەوەی چاکە مەلعانم دەست پێ کرد بە تقریبا العانەوە دەوروبەری نوۆژەیە نزیک بە نەهارەیە ئەگەوەم دەست پێکردبان نەدەگەشتە مەغربێت چاکم دەکرد خلاص دەبوو ماشەڵڵا نەدەگەشتێ نەخێر هیچ وەخت نەدەگەشتێ ئەوەم چاکرد هەرچی خۆ نەگرت دەتوانم بڵم هەمووی 2 سەعاتی نەگرت ئەوە ئەمە لێرەوە لە نزیکیشەوە دامبینی شتێک نەکە بڵێ هەر سەرسەرەکی بەیسلا ساز کرابێ ڕۆژ بێ بەڕاستی زەریفکارێکی یەکجار جوانیشیان لەسەر کراوە ئەوەشم ڕۆژێکی مسافرەتێکم چوومە ڕەزای لە ڕەزای لەو دوکانانەی کەوشتانە دادەنێن لە پشتی ویترینە لە دوکانشی دادیتم زۆر جوان بوو ئیدێر چاوم پێکەوت و چێرەکەم دەنێو مەغزم داموجەسەم کرد و هاتمەوە لە ماڵەوەم چاکردن ئەوەش پێکاتوە لە 2-3 قەتحان ئەوەی کە شکاوە چون هەتا ئێرە بوو ئەوە بۆ خۆی دارجێوژە ئەوە شەتکەی دارجێوژە ئەو بنەوەی دار جۆزە
ئیدی ئەوەش پێما ڕۆژە کوشتەی گرت شتەچی نەگرت زار ماشەڵڵا دەنا نەیدەگرت ڕەنگیشتان لێ دەدا ئاوەنێ ڕەنگەکەی دیوە پلستێرەوە بوو لێم دەدانیم پلستێر و ئەوانم لێ دەدا ئەو زۆری دەچێشا دەبا 5-6 مەرحەلەم لێدا بە هەتاوەی کە جازب بێ و هەڵی گرێ وەلیەوە خەرایان کردو هیندیان دەستێوەداون منداڵان کاکە مێڵە بفەوتن بەدەست منداڵان بدە زەولایەوە لەو ڕۆڕا لە کومێدیان داوێت دەرکەشیان لەسەردا دەخین دێ وەڵای دەبینی وا دێ منداڵەکەی زۆر خۆش دەوێت منداڵەکەشی دەستی بۆ دێنی و کابراش مەسەلەن میوانە دڵی نا منداڵەکەی دەنگدا و ئەمیش دڵی گەورەی کاکە ڕەحمانی ئارێ بەخوای دێوە دڵە کوتە کوتەما لە عەرزێدا و تامویان لە عەرزێداون هەموو ژیانیان شکاوە کاکەی جان ڕەبی دەست و چاو خۆش بەیسەڵا دەست و پەنجەتان هەروە ڕەنگین و زێڕین بە یاڕەبی داوا دەکەم لە کار بەدەستان کە بەڕاستی کەسانێکی وەکو کاکە ڕەحمانی هونەرێکی زاتیان هەیە پاڵپشتیان لێ بکەن حیمایەتیان لێ بکەن کە لە ئاوایەکاندا بناسرێن و ئینشەڵا و دەستڕەنگینیان بە هەموو شوێنەکانی تر و شارەکانی دەوروبەر بناسێنن دەست و چاو خۆش بە کاکە ڕەحمانی بە خێراتن و دێنی زۆر خۆشحاڵ بین دەست و نێشێ بینەرانی خۆشەویست و عزیز ماندوو نەبنەوە هەر وەک باسمان کرد بەڕاستی ڕۆژێکی یەکجار گێرما ئێمەش هەردینە ناو باغ و باغاتەکە بۆی کە لێرە و توێش پێک بێنین لە خزمەت کاکە تایری خۆشەویست و عزیزێکێک لە دانیشتوانی ئاوای سەرگیز دیانگیارەکە شۆڕاکان هەر لە نێوان دانیشتوانی ئاوای هەڵدەبژێردرێن کاکەش وەکو یەکێک لە ئەندامانی شۆڕا و بەرپرسی شۆڕای ئاوەدانیە کاکە تایرجان تکایە زیاتر خۆتان بە بینەرانی بەرنامەکەمان بناسێنن بسم الله الرحمن الرحیم ئەمن محەممەد تایری گوڵزمین حزبی شورای سەرگیزی بەخێراتنی جەنابتان و دەستەندەکارانیش دەکەم زۆر سپاس کاکە تایرجان تەمەن و چەندە و چەند ساڵە عزبی شۆڕای ئاوەدانی تەمەنم 44 ساڵە 12 ساڵە عزبی شورای سەرگیزی هەر بێمزەڕەت بن ئینشەڵا لە ماوەی ئەو 12 ساڵەدا چ کارێکتان کردو کاکە چه پرۆژەیەکتان لە ئاواییدا بەڕێوە بردووەکو شۆڕا وڵای لە ماوەی ئەو 12 ساڵیدا ئەلبەتە ئەوڵەکانی زۆر تەرعاک نەدەدران بەدێی وەلی لە وەختی کە بەیسلات دێهیار دانراوە و ئەو شتانەی کە دێهیار و شوڕا دەگەڵ یەکدان هەیە بۆ دێی بەیسلا بیکەن وەکو تەرعی هادی وەکو گازڕسانی وەکو ئاو وەکو پرد و وەکو دێهیا خانووی دێهیاری یا مەدرسەیە یا بێداشتێکەوانی کەم بودیانە بێ ئەوانە ئەلحەمدولیلا هەمویان بە چاکیاتونێتە پێشێ فقط تەرحی هادیەکەمان نیوەکارەیە ئەوە کە بە توولی 500 میتری جەدوەلگوزاری کراوە بەڵام ئاسفالت پشتەکەی ماوەتەوە فقط دێهیاری و مەدرسە و بێهداشیش کە لەوانە ئەوە الحەمدولله خودکەفاینە و مشکلێکمان نییە ئەوەی کە مابێ تەرعی گازڕسانێکەیە تەرعی گازڕسانەکەش سەرزادەکان کولەن کراون ینی لولا هەتا قەراغی دەیاتوە قەرار وایە دەتولی ئەو چەند ڕۆژەژە ئینشاءالله گازڕسانەکە لە دەی دەست پێ بکرێت ئینشاءالله دەستا و خۆش بێعەرەبی دیارەکە ئەرکێکی زۆر لەسەر شانی شۆڕاکان و دێهیارەکانی ئاوایەکانە کاکە جان ئینشاءالله بۆ داهاتوو بۆ ئاوەدانی ئاوایی سەرسەوز و جوانی سەرگیستتان نەزەردایە وەڵاهی ئەمە هەم شوڕاکان هەم دێهیارەکە ینی ماندوونەبوونی بە دێهیارەکەمان کاک عەبوبەکری دەڵێم بەڕاستی زەحمەتی زۆر دەشێ ئەو پتر لەمە زەحمەتێ دەچێشێ ئەلبەتە ئەرکیوی بە نەزەرم پترە لە ئیمە ئەمەش بەڕاستی بۆ ئاوەدانی دیەکەمان هەرچی لە دەستمان بێدەیکەین و ینی ئامادەینە خزمەت بە خەڵکی دەی بکەین ئینشاءالله دەستێک بەتەنە تەقینە دیارەگەر شتێک گەڵاڵەیەک لە ئاوایی بەڕێوە دەچێت شکر خدا هەم بە یارمەتی شۆڕاکان هەم بە یارمەتی دێهیار و هەم بە یارمەتی خەڵکی ئاواییەوەیە کاکەجان کاکە تایجان نێوانی خەڵکی ئاوایی پێکەوە چۆنە وەڵا نێوانی خەڵکی ئاوایی زۆر باش یەکرا زۆر سەمینە ینی هەموو یەکرا حازرن کە کارێک بۆ ئاوەدانێ بێ بیکەن سوسان خۆش بە یارەبی کێشە و گرفتێک پێش بێت چۆنی هەڵ دەکەن لە نێواواییدا وڵی ئەوەڵەن ینی هەر کێشە و گرفتێک بێ
پەنا بۆ شوڕا و دیهیاری دێنن بەڵام ئەگەر کارێکیش بەیسلا لە دەستی شوڕا و دیهیاری نێ ینی ڕەبتی بە کۆمەگی ئاوەدانێ بێ زۆر کۆمەجێ دەکەن و زۆریشان لێ مەمنونی واقعان دەیەکی زۆر سەمیمی زۆر تەبا زۆر یەکگرتوونە لە هەر بار و کارێکەوە بێت. کاکە لێرە کێ خودامەنیشی ماوە کێشە و گرفتێک پێش بێت و بنە ماڵە کێشەیەکیان هەر بە هەر سوورەتێک بۆ پێش بێ کێ خوداکان پێدەرمیانی دەکەن حەلی دەکەن. ئەرێ وەڵا الحەمدولیلا لێرە هەر وەکو قەدیم ینی ئەوەندە ڕێز و احترام بۆ یەکتردا دەنێن کەی خودامەنیشی هەر وە قەدیم ماوە هیچ مشکلی نییە ینی گەورەیە کە واقعان دەدەیدا گەورە بە 30 ساڵی لە هەمان پتر بێ ئەلبەتە کارایی لە دەست بێ دیسان خەڵک کەرپەنابووی دەبا هەر ماڵێک نێوانی یەکڕا ناخۆش بێ مشکلێک دەدەیدا بێ ئەوەڵین نەفەری کە پەنای بۆ دەبن ئەو کابرایی کە بە عنوانی کەی خوددادان درراوە هەر ئومیدیان بەوێ و کارەکانمان بەڵە بێ بژین انشالله کاکە باسێکمان لەسەر مێژووی ئاوەدانی سەرگیز بۆ بکەم بزانین ئەو ئاواییە وەکی بۆیەوان جێڕابێتەوە چەند ساڵە هەبووە پێشتر بە چ چەشنێک بۆ ئێستا چۆنە بۆ خدای ئێرە وەچی ئەوەندەی کا من وەبیرم دێ هەر بەو شێوەیە ئەلبەتە نەک بەو شێوەیە ئەلبەتە زۆر بەوانێکتر بووە بە گرفتاری و کاروبارتر بۆ ئەوڵەکانی وەلی الحەمدولیلا ئەنعانەکانە زۆر باشە بەڵام وەچی بۆ مەدەژێڕنەوە ئێرە دێهاتی مەسیحیان بووە دیاتی مەسیحیان بۆیە هەر بەو نێوەی دانراوە سەرجیز یەکێک لە نێوەکانی بە ئیسلا نەفەراتانی مەسیحی بەنێو دەبردرێ نێوی تایبەتە بەڵێ جا ئەوە سەرجی سەر لە بۆ ئەلعانیش هەر وەکو دەبینن زۆر دەیەکی زۆر خۆش زۆر تەبیعەتدار زۆر ئاوەڵە زۆر سراحەتگا و تەفریگای ینی بێعەد و عیسا بەلێ ئەو ساڵکان متەسفانە بەو سێڵاوەی تەفریگایەکانمان زۆرمان لێ خراببوونە و ئەوە دەخدمەت بەڵێ بێگومان دیهاتەکانی ناوچەی شنۆ و دەوروبەرە تقریبان هەموو مێژوویەکی زۆر زۆر لە مێژیانەیە بە پێوەی کە خودی شاری شنۆش تقریبا مێژوویەکی 7000 ساڵی لە پشتا یەکێک لە شوێنە مێژوویەکانی ئەم ئاواییە تەبکی دنخەیە کە هەر لە سەرەتای بەرنامەوە ئێمە ئەوێمان پێناساندین ئێستا لە زمانی کاکە تاهیرەوە سەبارەت بەو شوێنە زیاتر دەبیسین. تەبکی دنخە یەکێک لە تەبکیانی زۆر دیرینەیە ئەلبەتە بە بیری منە وەلی وەچی دەجێڕنەوە ئەوێش هەر وەکی زانی بم ئەوێش دەیەکی مەسیحیان بووە ئەلبەتە دەو دواشدا تقریبان دەتوانم بڵم 20 ساڵەوەی پێش یا 5 ساڵەوەی پێش هەتا پێشتریش دیهاتێکی کەم بووە ئەلبەتە خانەوادەهایەکی لێ ژیاون ئەلعانەکان ئەوان ماڵە لەوێنە ما ئەلبەتە شاد زۆر بەشیان هەر وجودیان نەمابی خدا لیان خۆش بیت دوای وەژ تەبکی دنخەی کە عرضم کردن بە بیری منە تەبکێکی مێژوویە لە مێژە ینی زۆر دیرینەیە بەڵام بەداخەوە ئەوە هیچ پرسیاری لێ نەکراوە و دوای نەکەوتونە و لە میراتی فەرەنگیدا سەبت کراوە کاکە بەڵێ بەڵێ لە میراسی فەرەنگیدا سەبت کراوە ئەوە وانێکی تاتی وانێکی میراسی فەرەنگیە بەڵام بەداخەوە نەفراتێک ئیدی نازانم دا چکارە نەویا چێنە ئەو گردان زۆر شپرزە کردووە لە زۆر زیان قوڵکان لێ هەڵقاندووە ینی حەد دەتوانم بڵم هەر بە 5 میتران بە 10 میتران 2 میتر 3 میتر قوڵ کراوە بێ حەد و حیساب خرایان کردووە کەسێکیش نییە ینی واقعیەت لەوەی پرسێک کە بزانێ ئەو مێژوویە ئەو شتە مێژوویە ئەو شتە جوانە بۆچی لەبێ بەداخەوە بۆ کەسانە بە شوێن شتایەکدا دەگەڕن کە دەزانم هەتا لەو شوێنانە هیچ نادیترێنەوە ئەگەریش بدیترێتەوە بەڕاستی ئەو شوێنەوارانە کە پێناسەی و گەلوونەتەوەیان حیفە ئاوە لە ناویان بەرن بۆ کەڵک وەرگرتن و بۆ ئیستیفادەی کەسێک و دوو. بینەرانی خۆشەویست و ئازیزی بەرنامەی کانگای ژیان ماندوو نەبنەوە وردە گەیشتین بە کۆتایی بەرنامەی کانگای ژیان ئەوڕۆ لە ئاوای سەرگیز هەڵکەوتو لە 15 کیلومتری شاری جوانی شنۆ سەر بە بەشی نەڵۆس میوان بووین ئاوایەک لە دەشتایی بەڵام پڕ لە سەوزایی و خۆشی چوومی گادەر کە سەرچاوەکەی لە چێلەشینەوە دێ لە پەناو ئاواییە تێپەڕدەبێ هەرەوەش بۆتە هۆی ئەوەی کە ئەو ئاواییە زۆر سەرسەوز بێ و باغ و باغاتی زۆر بێ بەرهەمی سەرەکی باغ و باغ
باغاتی ئەو ناوچەیە سێوە هەر بەو بۆنەیەشەوە من هاتوومە ناو باغە سێوە تا ماڵاوایی لێ ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز بکەم تا کانگای ژیانێکی دیکە و ژیانێکی دیکەی ئاوایی نشینی هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم.